لە ڕێوەڕسمێکدا لە شاری هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک کەسایەتی کورد و لوبنانی و میدیاکاری بەناوبانگی عەرەبی سەوسەن سەید جارێکی دیکە تاجی شاجوانیەتی خرایەوە سەر ئەسیل ئەلەحمەری شاجوانی ئاسیا. ڕێوەڕسمەکەش لەلایەن گروپی یۆنێکس ئامادەکرا بوو. ئەم خەڵکە باشە و ڕێکوپێکی ئێرەم ناسی دەمەوێت زۆر سپاسی گەلی کورد بکەم کە ئەم جلوبەرگە کوردیە جوانیان بۆ دروست کردوم. هاتوون بۆ ئەوەی کولتور و جوانی ئێرە ببینم و پیشانی هەموو جیهانی بدەم. دەبێت هەموو دنیا بزانێت کە هەولێر شاری پێکەوە ژیانە و هیچ کێشەیەکی نییە. بەڕاستی زۆر شانازی دەکەم کە ئەمڕۆ لە هەولێر لەم شارە جوانە ڕێزم لێ دەگرن. پەیامی کارەکە لەوە گەورەترە کە تەنیا بۆنەیەک بێت. بەڵکو ئێمە پەیامی ئەوەمان پێەیە کە پیشانی هەموو دنیای بدەین کە هەولێر ئارامە و خەڵکی هەولێریش حەز بە خۆشەویستی دەکەن. هەر لە ڕێوڕسمەکەدا ئامادەبووان وێنەی یادگاریان لەگەڵ شاجوان دەگرت و پەیامی خۆشەویستیان پێشکەش دەکرد. شاجوانی ئاسیا دەیەوێت لەو ماوەی کە لە هەرێمی کوردستانە چەند پرۆژەیەک پێشکەش بکات. ڕێوڕسمەکە زۆر جوان بوو، زۆر بەباشی ڕێکخرا بوو. من زۆر شاناسی دەکەم کە ماوەیەکە لە هەولێر دەژیم و کار دەکەم. هیوادارم شاجوانی ئاسیاش لە داهاتوودا سەردانی هەولێر بکاتەوە. بەڕێوەبەری گروپی یۆنێکس کە بەڕێگە سووریە و ڕێخەری ڕێوڕسمەکە بوو، ڕێوڕسمی بەخشینەوەی تاجی شاجوانیەتی بۆ شاجوانی ئاسیا بە بۆنەکانی ئادار و نەورۆز یارێمی کوردستان گرێدا بوو. ڕێوڕسمەکە بە بۆنەی جەژنەکانی ئادار و نەورۆز بوو. پۆشینی جلوبەرجی کوردیش لەلایەن شاجوانەوە بە بۆنەی ڕۆژی جلوبەرجی کوردی بوو لە هەرێمی کوردستان. ئامادەبوونی ئەم کەسایەتیانە لێرە لە هەولێر پەیامی پشتگیریکردنە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم بارودۆخی ئێستادا. وخاصة في الظروف الحالية. ئەسیل ئەحمەر لە ساڵی 2015 وەک شاجوانی عەرەب و دواتری شاجوانی ئاسیا هەڵبژێردراوە. خەڵکی لوبنانە و بەنیازە لە هەرێمی کوردستان چەند پرۆژەیەکی خێرخوازی ئەنجام بدات. شاجوانی ئاسیا دەیەوێت پیشانی هەموو جیهانی بدات. کورد ئەگەر لە شەڕیشدا بێت حەز بە خۆشەویستی و پێکەوە ژیان دەکات. بۆیە بەجلی کوردی لە پایتەختەوە جارێکی دیکە تاجی شاجوانیەتی وەردەگرێتەوە. دەرباز یونس ڕوودا و